ئەم گردە بەرزە تەنیا تەپۆڵکەیەکی یاسایی سروشتی نییە، بەڵکو ئەو زبڵە کەڵەکە بووە هەمە جۆرەیە کە تیمەکانی شارەوانی لێرە کردویانە بەژێر خۆڵەوە و ئێستا جێیان هێشتووە کە قەبارەکەی بۆ هەر ڕۆژێک 90 تۆن بووە و لە زستاندا پاشماوە ژەهراویەکانی لە ڕێگەی ئەم چەمەوە بەرەو ڕووباری سیروان ڕۆدەبن. ئەو شوێنانەی لە دەروی پارێزگای هەڵەبجە کە پاشماوەکانی تێتا کۆکراوەتەوە جارێکتر لە بروی لەسەر ڕێڕەوی ئاوی بوون کارەساتی ژینگەییان دروست کردووە لە پیسبوونی ڕووباری سیروان. بۆیە لە پارێزگای هەڵەبجە ئەمە دوو جار کارەسات و گرفتە ژینگەیەکە گەورەترە. ئەنجامی توێژینەوەیەکی زانکۆیی لەسەر تاقیکردنەوەیەکی خاکی ئەم ناوچەیە ئاشکرای دەکات کە ئاستی کانزا قورسەکان و پاشماوە کیمیاویەکان تێیدا گەشتووەتە ئاستێکی مەترسیدار، تێکچوونی خاسیەتی بایۆلۆجی خاکەکەی لێکەوتووەتەوە. نسبەتی توخمە قورسەکانی پێڵێن هێڤی میتاڵەکان لەناو ئەم خۆڵەیە زۆر بە ڕێژەیەکی بەرز بوو و ئەم ڕێژە بەرزە کاتێکە تۆ ئەم توخمانەکە تێکەڵی با بڵێن ئەو خاکە ئەبن و لە خاکەکە و ئەگوازێنەوە بۆ ناولاشەی ڕۆکەکە بە تایبەتی ئەو شوێنەکە چواردەوری زەوی هەر خۆی زەویەکی زراعە و چواردەورەکەی زراعەتە کاریگەری خراپیە چکە ئەمانە هەم لاشەی با بڵێن نەباتەکە ناتوانێت هەم هەزمیکە هەم کاتێککە تۆ ئەو ڕۆکە خۆی گەنمە جۆیە چزانم سەوزەواتە کە تۆ ئەی خۆی بەناڕاست و خۆ ئەچێتە جەستەی مرۆڤیشەوە. شارەوانی هەڵەبجە بۆ چارەسەرکردنی ئەم دۆخە پەنایان بردووەتە بەر پرۆژەیەک پێی دەوترێت لاندفیل، بەڵام شێوازی کارکردن تێیدا چوارچێوەی ژێرخاککردنی ناتەندروستی تێنەپەڕاندووە. ئێمە وەکو سەرۆکاتی شارەوانی هەڵەبجە لە ڕابردووە داوامان کردووە چ بەڵێندەرێک یا چوە بەرهێنەیەکی بەڕێز ئێتە پێشەوەی وەک سەرۆکاتی شارەوانی زەوی پێدەین هەموو جۆرە هاوکاریەکی بەرەوەی ڕیسایکلینێک بکاتەوە و کێشەی ژینگەی خۆڵ و خاشاک لە هەڵەبجە چارەسەر بکات. پرۆسەی ڕیسایکلین بە جیاکردنەوەی پاشماوەکان لە سەرچاوەکەوە دەست پێ دەکات پێش فڕێدانیان بەپێی خەمڵاندنە ژینگەیەکان نزیکەی لە 60 زبڵ و خاشاکی هەڵەبجە پاشماوەی ئەندامین، واتە بەگەڕخستنی پرۆژەیەکی ڕیسایکلین دەبێتە سوودێکی گەورە بۆ ناوچەکە. ینی پرۆسی ریسایکل ئەگەر شەریکە یاخو کۆمپانیای هەبێ بە جوانی بیبا بەڕێوە چۆنەڵی بیگرێتە ئەستۆی خۆی لە هەموو لایەنەکانەوە هەموو جۆرەکانی زبڵەکە ئەمە زۆر سەرکەوتووە بێ و بە شتێکی ترمان لەبیر نەچێ بەڕێوەبردنی خۆڵ و خاشاک ئەبێت لە ناو ماڵەکانەوە دەست پێ بکات. قەبارەی پاشماوە فرێدراوەکانی هەڵەبجە مانگانە نزیکەی 3000 تۆنە. ئەم بارگرانیە ژینگەیە لە ناوچەکەدا کۆبووەتەوە و بەپێی گریمانە زانستیەکان خاکەکەی لە دوای کیمیابارانکردنی ساڵی 1970ەوە پێویستی بە چاودێری وردی پێگاتە کیمیاویەکان هەیە. دزەکردنی شلەمەنی پاشماوەکان بۆ ناو ئاوی ژێرزەوی و خاکی کوشتتوکاڵی ناوچەکە مەترسی تێکەڵاوبوونی ژەهری نوێ لەگەڵ پاشماوە کیمیاییە کۆنەکاندا دروست دەکات. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.